ناوێتەبوونی شاعر و هەروەها موزیک کۆڕێکی تایبەت بۆ دوو لە شاعیر و موسیانە هەرە دیارەکان بەڕێوەچوو. ناوەندیاشتی کۆڕێکی شێعر و موزیکی بۆ هەردوو هونەرمەند ئاسۆس مەحموود و هۆشیار کەریم ڕێخست. لە کۆڕەکەدا ئاسۆس مەحموود دوای دابڕانی بۆ زیاتر لە 6 ساڵ و گەڕانەوەی بۆ کوردستان یەکەم کۆڕی شێعری خوێندنەوەی ئەنجامدا. لە پاڵ خوێندنەوەی شێعرەکانیش هونەرمەند هۆشیار کەریم بە موزیک کۆڕەکەی زیاتر دەوڵەمەند کرد. چۆنەتی دەربڕینی با بڵێن وێنەی شێعری و ئەو ئێحساس و ئەو با بڵێن ئەو بابەتی کە شێعر ئەوێ بەرجەستەی بکات، موزیک هەماهەنگی ئەو با بڵێن هاوکارێکە بێت. بەدڵنیاوە موزیک زمانێکی ئەبستراکتە، ئەتوانێت لە پشتی شێعرەوە با بڵێن زیاتر کاریگەری لەسەر گوێگران دابنێت. کاک ئاسۆس بە حکمێوی کە 7 ساڵە دابڕایم لە یەکتر داوای کرد کە لەگەڵا بم. تر ئەمڕۆ بۆ چەند ساتێک لەگەڵ دۆستانی شێعر و هەوادارانی موزیکا پێکەوە چەند شتێکتان پێشکەشەکەین.